بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتانێ بێت بینەرانی عزیزی بەرنامی پەیامی ڕۆژ لە خۆی گەورە دەپاڕینەوە کە تاعات و ڕۆژووی هەموو لایەکتان قوڵ بکات ئینشاءڵڵا. ئەمڕۆژ لە بەرنامەیەکیەوەدا لەگەڵ هاوکارم کاک جەلالاتینەوە خزمەتتان هیواخوازین کە سەرجەم بڕگە و بابەتەکانی ئەوڕۆمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ لە هەرجەیەکەن بۆ هیوایی کە ڕۆژێکی پڕخێر و بەرەکەت نسیبتان بێت. بڕگە و بابەتەکانی ئەمڕۆ کە بۆمان ئامادەکردوون دیارە هەمویان پەیامی ڕۆژن، پەیامی تایبەتدارن، بابزانین ئێوە چۆن سوود لا پەیامەکانی ئەمڕۆمان وەردەگرن کە تەوریەکەمان قسەکردنە لەسەرەوەی کە ناڕەزایی و خۆپشاندانی مامۆستایان بە تایبەتی لە پێناوچیدا. چەندین ساڵە ئەو توێژەی کە زۆر دێتە سەر شەقامەکان و ناڕازیە و دەست بە خۆپشاندان دەکەن مامۆستایانن کە بڕیار وایە سبێنێ جارێکی دیگە بڕژێنەوە سەر شەقامەکان و دژی نەعەدالەتی و دواکەوتنی موچە و پاشەکەوتی موچە خۆپشاندان و ناڕزایەکانیان دەست پێ بکەنەوە. بۆیە تەورێکمان بۆ تەرخانکردن دەمانوێت بزانین لە پێناوچیدا ناڕازین و خۆپشاندان ئەنجام دەدەن. تەورێکی دیکەی بەرنامەکەمان تایبەت کردووە بە چارەسەرە سروشتیەکان. دیارە لە ڕابردوودا چەند بەرنامەیەکمان ئەنجامدا بوو کە بینەرێکی زۆر هەبوو، خواستێکی زۆر لەسەر ئەم جۆرە بەرنامەیە هەبوو، بۆ ئەم ڕۆژ بابەتێکی دیکەمان تایبەت کردووە لەسەر چارەسەرە سروشتیەکان. بزانین هەندێک ڕۆکی تایبەتمان دیاری کردووە لەوەی کە قسە لەسەرەوە دەکەین ئایا و ڕۆکانە سوود و کاریگەریەکەیان چۆنەوە چۆن بەکاردێن چۆن دەبنە چارەسەرێکی سروشتی بۆ نەخۆشیەکانمان. تەوری کۆتاییشمان وە کەمیشە کە لە ڕۆژانی ڕابردووی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا پێشکەشمان کردوون بەرگەی دروستکردنی شیرینی و خواردنە کە بزانین ئەمڕۆ خاتونزار بابەتێکی دیکە بۆ ئامادەکردوین کە پێشکەشتان دەکات بۆ هیوای کە بڕگەوابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت. ڕازیان بۆ دەست پێک دەچین لای بڕگەی کەشووا بزانین پێشبینەکانی کەشوای شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئەمڕۆ چۆنەوە پلەکانی گەرما چەندن پێکەوە بینەری دەبین.
بەڵازیزان ئێستا کە لە مانگی پێشدان بەڵام هێشتا مامۆستایان موچەی مانگی یەکیان وەرنەگرتووە سەرڕای تاخیربوونی کە چەندین مانگی دیکەی موچەکانیان نزیک دەبێتەوە لە 2 مانکە موچەیان وەرنەگرتووە بەڵام لە ئێستادا مامۆستایان بەگشتی نیەتیانە کە خۆپشاندان ئەنجام بدەن بۆ بەدەزێنانی داواکاریەکان هەرچەندە حکوومەت هەرێمی کوردستان کە خەمساردا لە جێبەجێکردنی داواکاریەکاندان بۆ پێی کە داوامی خوێندگا و قوتابخانەکان ڕاگیراوە زۆر بە گرنگەوە لە داواکاریەکان ناڕوان بەڵام لە ئێستادا لە ڕێگەی ئەنجومەنی ناڕازی مامۆستایانەوە داوای خۆپشاندانێک دەکەن کە بڕێرە بەیانی ئەنجام درێت بۆ قسەکردن لەسەرم بابەتە میوانێکمان لە ستۆدیۆ ئامادەیە ئەویش مامۆستا ڕێبوار مامۆستایان زۆر بەخێر بێ سپاسکە میوانی بەرنامەکەمان بووی مامۆستا خۆپشاندان و ناڕزایی مامۆستایان لە پێناوچیدا ئایا ئەم جارە داواکاریەکانتان مافەکانتان جێبەجێ دەکرێت؟ بەڵێ ماگەر باسی مێژووی خۆپیشاندانی مامۆسایان بکەین نەگەڕێتەوە بۆ ساڵی 2014 و کاتێک کە با بڵێن ئەتوانین بڵێ سەرەتایەک بوو قەیرانانەی کە لە دەرەنجامی حکمی ناوخۆیی کە کەم تەرخەمەکانی حکمی ناوخۆیی حکمی با بڵێن دەسەڵاتی کوردی لە ئەنجامی کەم تەرخەمەکان بۆ هۆیەوەی کە چەند مانگێک موچە دواکەوت و ناڕەزایەتەکان لە 2014 سەرچاوی گرت ئەتوانین بڵێن لە 2014 هەتا 2010 کە خۆپیشاندانەکان بە بەردەوامی هەموو ساڵێک هەبوو بەردەوام بوو تەنها مامۆسایان پێڵستا بەڵام ئێساوەی کە تێبینیەکەین خۆپیشاندانەکان و ناڕەزایەتەکان بەرفراون بووە هەموو چین و توێژەکانی گرتوتەوە بۆیەوەی کە سبەینێکرێ و ڕاستاندنێک بەڵێ مامۆسایانی ناڕازی سەرپشتیان کردووە و مامۆسایانی ناڕازی دۆخەکان جوڵان و زیاتر مامۆسایانی ناڕازیش لەم چەند ساڵی ڕابردووە دەرکەوتون بەڵام سەرجەم چین و توێژەکان بەشداریتیاکەن و ئەنجومەنێکی ناڕەزایی دروست بووە ئەنجومەنی ناڕەزایەتی دروست بۆ کە پێکاتوە لە مامۆستا ناڕازیەکانی زانکۆ مامۆسای ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی و لە کۆمەڵی زیندانیانی سیاسی و لە کەمەندامان و لە چاودێری کۆمەڵایەتی و بە تایبەتی ئەتوانم بڵێم هەموو چین و توێژەکانی گرتوتەوە و خەڵکی ئاسایش کە نزیکەی 2 مانگە کەڕەنتینە کراوە لە ماڵەوە بەهۆی ئەم کەڕەنتینەوە کەسابەتی نەبووە با بڵێن ئیشوکاری نەبووە و هیچ قەرەبوویەکیش نەکراوە سەرڕایەوەش کە هەندێک لەو خەڵکە کرێچین هەندێک لەو خەڵکە کەم دەرامەتە هەندێک لەو خەڵکە بژێویەکەی لەسەر دەستگێڕانە یا لەسەر شتێکی ئاساییە و نەکەر قەرەبوو نەکراوە بەڵکو بەهۆی پێنەدانی موچەشەوە کە لە ساڵی 2020 تاکان ساڵ 2020 تا توانین بڵێن تا ئێستەیەک موچەی هیچ فەرمانبەرێک لە کوردستانە نەدراوە کە وا نزیکەی 5 مانگ پارەی مۆلیدە ناوە خەڵەکە کە پارەی مۆلیدەکان با بڵێن مۆلیدە لە هەموو وڵاتێ لە ژیانە خەڵک یەک جۆر کارەباکڕێ ئێمە لێرە 2 بۆ 3 جۆر بۆ 4 جۆر کارەباکڕین چکە جگەل لە کارەبای نیشتیمانیەوە مۆلیدە هەیە و ئینڤێتەر و خەڵک مۆلیدی شخصیشی کەواتە هەرو مۆلیدەی کە لە لاکۆڵانە خەڵک 5 پارەی مۆلیدی ئەوە هێشتا موچەیەکی وەرنەگرتووە یعنی حکومت لە هیچ باجێکی خۆی خۆش نەبووە ئەتوانین بڵێ هەتا ئەم لەحزەیە بەڕەسمی فەرمی لە هیچ باجێکی خۆی خۆش نەبووە بەڵام ئەوەتە هیچ موچێکیشی نەداوە بە خەڵک و زایدەن و کەڕەنتینەکردنش کە بۆ بۆنێ و دۆخە جیهانیەوە هات بارگرانیەکی لەسەر خەڵک دروست کردووە ئەمە وای کردووە کە ناڕەزایەتیەک لە خەمساردی دەسەڵاتی کوردی دروست بێ بە تایبەتی ئەم کابینەیە کابینین 9 مانگە دروست بووە لە ماوەی ئەم 9 مانگەیە هیچ شتێکی نەکردووە هیچ ینی دەستکەوتێکی نەبووە و سەرڕایەوە ئەتوانین بڵێن لە ماوەی 9 مانگە کە هیچ شتێکی نەکردبێ پێشبینەکەمان پێڵێن کام کابینەیە لە فەشەل دەچێت و ئەگەر بێت و بەم شێوەیە بڕات دەست بەجێ هەڵوەشاندنەوەی و دیسانەوە دروستکردنەوەی کابینەیە کە لە خەمی هاوڵاتیا بێ و لە خەمی با بڵێن هاوڵاتیانی خۆیان بێت دروستکردێتەوە زۆر باشتر تەوان ڕەنگە ئەوەی کە دەڵێ دەبێ واکرێ ڕەنگە خەون بێ لە هەرێمی کوردستانە چونکە دەزانین لە ڕابردوو حکومڕانانی خۆمان باش دەناسین بەڵام ئێستا دەتانەوێت سبێنێ چی بکەن توێژە جیاوازەکان جگە لە مامۆستاکان لە توێژەکانی دیکە لەگەڵتانە بەشدارن لە 2014ەوە کە ئاماژت بە مێژووی خۆپشاندانەکان کرد موچەی سەرجەم فەرمانبەران بڕا موچەی سەرجەم توێژەکان ینی بە دۆخێکی سەختی دارایەت یاپەڕبوون بەڵامەوەی کە زیاتر لەسەر شەقام و مامۆستا بوو ئایا سبەینێ جگە لە مامۆستا کوێتر دێتە سەر شەقام ئێمە هەوڵمانداوە کە با بڵێن هەر لە دوێنێ کە بینەکەشمان خوێندەوە کۆنگرێ ڕۆژنامەوە نیمان کرد و کە ئاگاداری نامەکەمان بڵاو کردەوە ئشارەمان بۆیە کە ئەنجومەنێکی ناڕەزایەتی دروست بووە ئەنجومەن ناڕەزایەتیە پێکاتوە لە مامۆسایانی ناڕازی لە پێکاتوە لە مامۆسایانی زانکۆی ناڕازی
پێکهاتووە لە با بڵێن زیندانیانی سیاسی کۆمەڵی زیندانیانی سیاسی کۆمەڵی چاودێری کۆمەڵایەتی و کەمەندامان و سەرجەمچین و توێژەکانی تایەکە ئەمڕۆ لە کۆنگرەیەکی تراک وایە ئەنجومەنێکی تریشێ بە ناوی ئەنجومەنی فشار و کۆمەڵ دەستە و تاقیمی تریش خۆپیشاندانەکان با بڵێن پشتیوانیان بۆ خۆپیشاندانەکانی سبینێ دووپات کردوەوە. ئێمە ئەگەر بێنین تێبینی بکەین دائیمەن بۆ خۆپیشاندان کە خۆپیشاندانێک بە تایبەتی کە لە کاتێکی نزیکا بکرێت کە سەریعیەک یان خۆت خێراییی پێوە دیار بێت داواکاریەکان هەنووکەیت. ئێستا ئێمە ئەگەر سیر بکەین داواکارە هەنووکەیەکان چییە و داواکاریەکانی دوای هەنووکەیەکان چییە. ئێمە جەنابەت باست کرد کە هەڵۆشانەوەی حکوومەت یاخود یا خۆت هەڵۆشانەوەی کابینەیەکی حکوومەت یا پەرلەمانیات داواکاریە لەمانە بەخەونت ناوبێت. بەڵام ئێمە ئەتوانین لە داواکارە هەنووکەیەکانەوە دەست پێ بکەین کە موچە و بژێ و قوت و قوتی خەڵکە. یعنی بە حقت بەهۆی ئەم وەزەوە و بەهۆی کەڕەنتینەکردنی خەڵکو و بەهۆی ڕاگررتنی داوام لە 2020 کە موچەیەک نەدراوە هەتا ئەم لەحزەیە وەزائیدەن ئەوەی کە با دوکان و بازاڕیشان ڕاگررت و با بڵین ئیشی خەڵکیش بە شێوەیەکی ئامۆستا چەند ئیشێکی کەم نەبێت کە تای پێیوەست باوەڕتان داواکاری هەنووکەیەکان بخرێنە بواری جێبەجێکردنەوە چونکە بیرمانەچێت لە ڕابردوو ئەو ڕۆژانەی کە زۆرترین خەڵک هاتبووە سەر شەقام بەتیابەت لە سلێمانی لە هەولێر دەیانوت چی دەکەن بابیکەن هەڵدەپەڕن چی دەکەن بابیکەن ئەمە وەڵام ئێمە تەسەورەکەین کە داواکارە هەنووکەیەکان کە باسمان کرد وەکو موچەوەوانە ئەم داواکاریانە ئەگەر حکوومەت نەیە بەدەمیەوە ئەگەر بێت و ئاوڕێک لە خەڵک نەداتەوە ئەگەر بێت و ئەو حکوومەتێک کە تەرشیح کراوە کە هەڵبژێراوە کە پەرلەمان متمانیاوەتێ لە خەمی ئەو هەنووکەیەکان لە خەمە هەنووکەیەکانی خەڵکانە بێ پێم وابێ داواکاریەکان سەقفی داواکاریەکان بەرزە بێتەوە. ئەگەر ئێستا ئێمە سیر بکەین جیاوازە لە 2014 کە دوو مانگ موچە دواکەوتبوو بەڵام خەڵک موچەی فولی هەبوو. ئەگەر ئێمە با بڵێن بەراوردیکەین بە 2016 کە پاشەکەوتی موچەکرا ئێمە وتمان لە بەغداوە کە با بڵێن موچەی هەرێمی کوردستان بڕاوە. بەڵام ئێمە ئێستا دەبینین لە 2020 کە زۆربەی ئەو حاڵانە زۆربەی ئەو خەلەلانەی کە هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە هیچ مامەڵەیەکی تەندروستینە لە لەگەڵ هاوڵاتیانی خۆی ڕاستەکانە لەگەڵ حکوومەتی ناوەندی بەغدایە ڕاستی کردووە. یعنی ئێمە سیرەکەین هەموو شتەکان بە هەڵەی حکوومەتی هەرێمی کوردستان بووە کەواتە بێباچی هەموو هەڵانەش بدرێت یاوەتا ببێتەوە سەر ڕێگە ڕاستەکەی خۆی و بە ئاخارێکە ئیش کات کە خەڵکەکەی خۆی ڕازیکە یاوەتا بێت دەستبەرداری ئەو حکومڕانیە بێت وەکوەوەی کە لە مێژووی کووردا ئەتوانین بڵێمە درێژایی مێژووی کورد بینیمانە چەند جار حکومین خۆ بەخۆی کراوە حکومی ناوخۆی کراوە و چەند ساڵێک بەردەوام بوو دوایی ئاش بەتاڵێکیان لێ کرد و هەڵساونەتە سەر. خۆپیشاندانەکەی سبێنێتان بۆ موچەی مانگیەکە مەرج نییە بۆ موچە بێت بە تاقی تەنیا موچە نییە. ئێمە توانین بڵین بەیاننامەیەکمان هەیە لە بەیاننامەکە باسی ئەومان کردووە کە چۆن با بڵێن داهات و خەرج لە هەرێمی کوردستان ڕێک بخرێتەوە و چی بکرێت بۆەوەی کە بتوانێت موچەی ئەو خەڵکانی کە بەفعلی داوامەکەن و لەدابوون دەستگاکانان با بڵێن دابین بکرێت و کارێکمان کردووە کە لێچێ لە خاڵەکانی تررا ڕێگەم باسی ئەومان کرد بێت کە کۆدەنگی هەبوو بێ بۆی کە لەگەڵ حکوومەتی ناوەندا ڕێبکەون ڕێکەوتنەکانیان بە شێوەیەک بێ کە ڕازگۆ بن لەگەڵ حکوومەتی عراقیە وەکو لەگەڵ شعبەکەی خۆیانە ڕازگۆنین با لەگەڵەوانە ڕازگۆ بن بێت لەبەر خاتیەوەی کە بتوان ئیدامە بە حکومڕانیەکەیان بن. ئەوسا بۆچی فشارەکانتان بۆ شێوازە جددیە نابێت کە بۆ نمونە وەک لە ڕابردوودا بینیمانە ئەگەر یەک موچەتان بدرێ بە مامۆستای خود فەرمانبەران دووبارە چنەوە ماڵەوە و حکوومەتیش ئەزانەکانی وەکو بڵی فێر بووە بە مۆزئا بۆی خۆپیشاندانەکانتان بۆ شێوازە بێ فشارەکانتان بۆ شێوازە بێت کە داوای ینی بەردەوام بن لە خۆپیشاندان تاوەکو موچی مانگەکانی ڕابردووشتان وەربگرنەوە نەوەکو تەنها مانگی یەک وەرگیرا دووبارە خۆپیشاندانەکان کۆتایی پێ بێنرێت. بەڵێ ئەوە بەفعلی وایە بەڵام ئێماوەی کە سیر بکەین دەسەڵاتی کوردی لە ماوەی 29 ساڵی ڕابردووە خەڵکی لەسەر ئەوە پەروەردە کردووە قەیرانی بە قەیران چارەسەر کردووە بۆ قەیرانێک تاوانە بۆ قەیرانێکیکی هێناوەتە پێشەوە بڕوا بکە ئەتوانم پشتیوانی تەواوی ئەو قسەی جەنابەت بکەم حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە دەقیقی و زۆر بە وردی عەقلیەتی خەڵکی خوێندوێتەوە ئەزانێت چۆن مامەڵەی لەگەڵ ئاکاوە چۆن بە چ شێوازێک مامەڵەی لەگەڵ بکە و بێنێرێتەوە بۆ دایرەکان و بتوانێت ڕازی بکات و مقنعی بکات بۆی کە هەیە. من تەسەورەکەم لەگەڵ شۆڕشی خۆپیشاندانە و لەگەڵ مێژووی خۆپیشاندانە بۆیە شۆڕشێکی تەوعیەکردنی خەڵکمان هەبوایە ئێمە باسی ئەومان بکردایە کە تەنها موچەیە کافی نییە و تەنها موچەیەک
با بڵین بریتی نییە لەوەی کە تۆ بنێرێتەوە بۆ دام و دەستگاکانی خۆداوامە پێ بکات و بتوانێت ڕازی بکە و مقنعەکە. ئێمە ئەگەر سیرکەن لە 29 ساڵی ڕابردووە لە 30 ساڵی ڕابردووە لە دروستبوونی یەکەم پەرلەمانی کوردستان لە ساڵی 92 هەتاوەکو ئێستا هەموو مانگەیە بە ناڕەحەتی و بە فشار و بە نەک هەموو مانگێک هەموو ساڵێک دەتوانین بڵێن بە ناڕەحەتی بە فشار بەم شتانە معاش دابین کراوە موچە دابین کراوە یعنی هەتا پرۆسی ئازادی عێراق و لە دوای پرۆسی ئازادی عێراقیشەوە کە چەند ساڵێکی کەم نەبێت کە بە لێشاو پارە هات و بە لێشاو خەڵک تاعی نەبوو کە ئەم ڕۆژیان لە بەرچاو نەبوو خەڵکانێکی زۆریان خسە ناو مەجالەکەەوە هیچ بگرنگیان بە کەرتی تایبەت و بە ئەوانە نایە وای لێ هات ئەو تەزەخومەوە هەڵاوسانە دروست بوو کە حکوومەت یاریمی کوردستان ئێستا خۆی چارەسەری پێ ناکرێت و چارەسەرەکانی هەمووی ئانیە و بەڵام زۆر بەداخەوە کە خەڵکیش ئەو تەوعیەی نییە کە داوای چارەسەری بنەڕەتی بکات بۆیە هەمیشە ئەوە دووبارە بۆ تۆ کە کاتێک خۆپیشاندانێ بووە بە موچەیەک یا بە چەند موچەیەک چارەسەری کرا و خەڵکەکە نێراوەتەوە سبینێ خۆپشاندان و گردبوونەوەکەتان چۆنە گردبوونەوەیەکە و بەیاننامەیەک دەخوێنەوە کۆتایی پێدەێنن لە سلێمانی و لە ڕابردوشدا لە سلێمانی خۆپشاندان ئاسان بووە یعنی هەر کۆمەڵەیەک هەر توێژێگە ساو خۆپشاندانێکی کردووە داواکارێکی جێبەجێ کراوێ یان نەکراوێ بەڵام زۆر جار ئەمە دەوترێت زۆر بەڕوونی لەوەی کە کاتێک ناڕزاییەکان کاریگەریان دەبێتە سەر حکوومەت مل بۆ داواکاری خەڵک دەدات کە لە پارێزیەکانی هەولێر دۆکیش خۆپشاندان بکرێت ئێوە چۆن کار دەکەن بۆی کە خۆ دوجار مامۆسای هەولێر و مامۆسای سلێمانی یەک شتە بۆی کە ئەوانیش دەست بە ناڕزایی بکەن ئێمە ئەگەر تێبینی 4 ساڵی ڕابردوومان کرد بێت تەنها مامۆسایان بوو بەشێکی با بڵێنەوەی کە سەقفی داواکاریەکان بەرزنەیە بووە تەنها مامۆسا هاتە سەر شەقام و چین و توێژەکانی تر بە شێوەیەکی کەم یاوەکو هەوڵی شخصی پشتیوانیانەکردن بەڵام ئەوەی کە سبینێ ڕوات شتێکی جیاوازە بێت شتێک جیاوازەکە چییە ئەوەیە کە بە تەنها ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی نییە و چەندین ئەنجومەن و دەستە و کۆمەڵە و گروپی تریان لەگەڵە و تەسەور ئەەکەم کە سبینێ بەڵێ گوتبوونەوەک و با بڵێن بەیاننامەیەکیان هەیە بۆ حکوومەت یاریمی کوردستان و وەگرتبوونەوەیکیشە لە پێناویەوەیە کە گیانی خۆپیشاندان و گیانی بەرەنگاربوونەوە نەبرێت بەڵام لەگەڵەوەیە بەرنامەی ئایندەش هەیە و لە ئایندەیە هەموو ئەم دەستە گروپانە بەیەکەوە ئیشەکەن واگەر بێت و حکوومەت جوابی ئەم دەستە گروپانە نایاتەوە دەسەڵاتی کوردی جوابیان نایاتەوە سەقفی داواکاریەکان بۆ زۆر زیاتر بەرزە بێتەوە و هەموو جارێکیش لە هەموو با بڵێن لە هەموو شۆڕشێکیشە دایم کەمینەیەک دەستی پێکردووە لە کەمینێک ڕۆشتووە و خەڵکی پێوە نیشتۆتەوە تاوەکوەوەی کە توانیوانە قەنەعەت بە سەرجەم کۆمەڵگا بکەن لە هەرێمی کوردستان ئەم کەمینەیە هەرکەمە بەڵام بۆ ئەم ناڕزایی ئەم جارە ئەم شەپۆلی دەست پێەکەنەوە لایەنە سیاسیەکان بە تایبەتی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان چی ئەمانەتان لەگەڵ پەرلەمانتار و فراکسیۆنەکانیانە هیچ وتوێژێکتان هەبووە؟ بەداخەوە توانم بڵم هیچ لایەنێکی سیاسی وەکو ئینتیمای سیاسی وەکو لایەنی سیاسی هیچ کاتێک هیچ لایەنێکی سیاسیمان لەگەڵ نەبوو بەڵێ ڕەنگە وەکو ڕاگەاندن لەگەڵمان بوو بێ بەڵام وەکوەوەی کە بە فعلی و با بڵین کەسەکان و ئەندامەکانی خۆی هێنابێتە سەر شەقام و بە فعلی ئاراستەی کردن من نەبووە بۆیە ئەمە یەکێکە لە هەرە خەلەلەکان کە با بڵین لە کوردستانە هەیە بە درێژایی مێژووی 30 ساڵی ڕابردوو ئەگەر با بڵین لایەنێکی ئۆپۆزیسیۆنی ژیان لایەنێکی نار دروست بوو بێت لە هەرێمی کوردستانە نەیتوانی ئەندامەکانی خۆی بێنێتە سەر شەقام بۆیە ئەو هەوڵانێکە کە هەیە بۆ شەقام هەمووی هەوڵی با بڵین فەردی و گروپ و ڕێکخراوی بچوو بچووکە هیچ لایەنێکی کوردستان با بڵین بە هیچ حەزبێکی کوردستان بە ئۆپۆزیسیۆن و بە دەسەڵات و بە هیچ قەت نەیویستوە با بڵین پێشڕەوی خەڵک بکە و نهاتۆتە دەرەوە دام و دەستگا با بڵین کادر و لایەنگرانی خۆی نەهێناوەتە دەرەوە ئەمە ژوای کردووە کە ئێمە ئەگەر بین باس لە ئەو بکەین من دوێنێشەوە پۆستێکم کردو باسم لە زیادەی پەرلەمان کردو تومان ئەم پەرلەمانە شتێکی زیادەیە بۆ لەبەرەوەی ئێمە بینیمان لە ماوەی 30 ساڵی ڕابردووە ئەم پەرلەمانە نەیتوانی هیچ گۆڕانکاریە لە دایمەن ئەو حکوومەتێکە متوانی پێبەخشیوە حکوومەتێکی فەشەل بووە ئەو حکوومەتێکە متوانی پێبەخشیوە دایم موچەی دواخستەوە خەڵکی عەزەتداوە بە شێوەیەک لە شێوەکان خەڵکی بە ناڕزایەتی ماوەتەوە کەواتە پەرلەمانە خۆی دروست نییە نەیتوانیوە خەڵکێکی باش پەروەردە دەکا نەیتوانیوە حکوومەتێکی باش پەروەردە دەکا دایما خەڵکی گەندەڵ و خەڵکی با بڵێن ئازاردەری پێشکەشی هەرێمی کوردستان کردو بۆیە ئەوەی کە سەیری یەکەین پەرلەمانیش چییە بەرەنجامی هەڵبژاردنە و نوخبەیەکی هەموو ئەم لایەنانەیە چۆتەوە ئەو پەرلەمانە کە دروست بوو تا ئێستا نەیتوانی متوانە بە حکوومەتێکی باش و دەستپاک و ئەمین بێت هەتا ئێستا نەیتوانی ئەوە بکە بۆیە بوونی پەرلەمانمان بە زیادە زانیوە
بۆ لەبەرەوەی هیچ لایەنێک لە هەرێمی کوردستان ئەوانەی کە نردوێتی نەیتوانیەوە نوێنەرایەتی ڕاستەقینەی گەل بکە ئەو ئەگەر تاکە پەرلەمانتارێک یا کەسێک هەڵکەوت بێ بە هەوڵی شخصی خۆی هەوڵی داواکە لە پشتیوانی خەڵک بکە و پشتیوانی داواکاریەکانی خەڵک بکە ئەویش هەر کاتێ ویست بێتیان بەژەوەندەکانی یا پارێزراونەوە یا خراوەتە مەترسیەوە ئەوسا خۆپشاندانەکانی بەیانیتان تەنها لە سلێمانی دەبێ یاخود لە شار و شارشۆکانی هەرێمی کوردستانە ئێمە لە ئاگادارکردنەوەکە داوامان لە سەرجەم شار و شارۆچکەکان کردووە و کە شەرت نییە بەیانی لەگەڵ ئێمە بەڵام کە لە ئایندەیە هەڵوێستی جدیان هەبێ و بە جدی لە حکوومەت و لە دەوڵەت بپرسنەوە ئەوش لە کاتێکا باسمان کرد کە پەرلەمانێک نەبێت لە حکوومەت و دەوڵەت پرسێتەوە بێ خەڵکەکە کە دەنگی داوا لێ بپرسێتەوە بۆیە ئەنجومەنی مامۆسایانی کەلار ئەمڕۆ پشتیوانی خۆیان دەربڕی و سبەینە سەعات کاتژمێر دوو ئەوانیش لە بەردەمی قوتابخانەی لەیلا قاسم لەوێ کۆگرتبوونەوەکەن بۆ خۆ پێشاندان و ڕێپێوانەکەن و ئەوەندەی بیستبێتم جارێ بەس ئەوەیە بەڵام تەسەورەکەم ئینشاءڵڵا لە هەموو شار و شارچکەکانی تر ئیتر گەیشتۆتە ئەوەی کە خەڵک داوای مافەکەی بکا بڵێ کوا مافەکەم کوا ئەو وعدانی کە پێتاندا ئەوسام پێشتر لەگەڵ مامۆستایەکە گفتوگۆمان کرد ئەوتی بەشداری ناکەم لەبەرەوەی کە ئەچین تۆزە گەوەستین و پەیامنامەیەک خوێنێتەوە ئەچینەوە ماڵەوە چ گرنگتیەکەیە کە داواکارەکان ئەم جارە جێبەجێ بکرێن من تەسەورەکەم ئەو مامۆساییکەوەی فەرمووە ئێمە لە کاتێکە ڕەنگە جەلال ئاگادار بێ ئێمە نزیکەی 10 ڕۆژ و 10 شەو خێمەمان هەڵدا شەوانە کاماینەوە هەموو خەڵکی وێسە سبێنش خەڵکەیە پێمانەڵێ لە مامۆسایەوە بێنەوە لەسەر شەقام بەڵامی مەگەر وعدیمانەوە بین لەسەر شەقام ئەمە و کاتەش وعدمانە 10 ڕۆژ و 10 شەو منێکێ بووم لەوانەی کە نەڕۆشتمو بۆ ماڵەوە هەر بەڕۆژ لە خێمەکان بووم بەشەو لە ئۆتۆمبیلەکەمایە لە خێمەیەکە بڵێ ئەنجامی هەبوو ینی بەڵێ ئەنجامەکەیەوە بتوانی لە ڕوبع موچەوە بیکا بە 3 ڕوبع موچە یعنی دەرەنجامی ئەو فشارانە بوو کە لەوێ بوو یعنی ئەوەی کە هاتوۆتە سەرەوەی کە 3 ڕوبع موچە و کە موچە چاک بوو چەند مانگێکی ژوەرمانگرت بە شێوەیەکی ئاسایی خەڵک وا نەزانێ ئەمە لە دڵباشی و لە دڵسافی حکومەت بووە نەخێر بەرەنجامی ئەو هەموو یعنی ئەو مامۆسایی کە پێشتر باسی کرد و توێتی ئەڕۆینەوە بۆ ماڵەوە وای زانیوە کە فشار ڕۆڵی نییە نەخێر چاکبوونی معاش لە ساڵە لە ماوانەی ڕابردووە کە 30 ڕۆژارێکەدرا هەمووی بەرەنجامی ئەو ناڕزایی و ئەو هینانە بوو پاشان ئێمە من ویستم باسی ئەوە بکەم کە خەڵکێک هەیە داوای ئەوە کاڵێ ئێمە با بمێنین لەنەوە لە شەقام ئێمە داوایان لێ کردین کە لە شەقام بمێنینەوە خێمەیان پێڵاین و کاکجلایش ڕەنگە ئاگادار ببێت لە بەروی تەختەی کارەکانیە کرد کە تەختەی ناڕزایەتەکانیەکە لەو کاتەیە جگە لە 15 بۆ 20 مامۆسای ناڕازی کە من و هاوڕێکانم بووین کە 10 ڕۆژ و 10 شەماینەوە خەڵک هاوتایەوارە مایەوە سرودی گوێی لە سرودی نیشتیمانیەگر وتاریە هانێکی باشی ئێمەیەدا ورێکی باشی پێیان بۆمانەوە ئێمە سپاسیانەکەیەوە بەڵام کەس ئامادە نەبوو لەگەڵمانە بمێنێتەوە جاری وا بوو شەوی بە هەرە 15-20 کەسە بووین و لەگەڵ ئەعلامیەکان دەماینەوە ڕەنگەم پیاوە شادێکی ینی زیندوی و وەزعەکەوێ 10 ڕۆژ و 10 شەو لەوێ بەردەوام بووین شەوێکیان باڵین ئیتر خی گەورەوتی کۆیکەنەوە بخێم و مێوەکەی ڕەشە باکاڵی کردم مامۆستا زۆر بە کورتی لێرەوە پەیامەت بۆ مامۆستایان و بۆچین توێژەکان چیە کە سبەینێ بابێنە سەر شەقام ناڕزایی خۆیان دەرببڕن بە زۆر بە کورتی زۆر بە کورتی ئێماڵێن ئەم ئەزمونەی کە ناویان ناوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ئەزمونە لە مەترسیایە تەنها ڕاگەیاندنێکی ماوە بۆی کە نەمێنێت ئەمە بە خوێنی شەهیدان دروست بووە ئەمە بە هەوڵ و ماندووبوونی با و باپیر و کەسوکاری ئێمە دروست بووە یعنی ئەمە خەڵکانێک خاوەنی نییە کە ئێستا خۆیان کردو بە خاوەنی بۆیە ئەگەر بمانەوێت ئەم ئەزمونەمان لە دەست دەرنەچێ پێویستە تاچی کورد لە مناڵێکی 10 ساڵانەوە هەتا پیاوێکی پیر کە بتوانێت بە گۆچان بڕوا بێتە سەر شەقام و داوا بکە بڵێ بەسە ئیتر گەندەڵی بەسە پارەخۆری بەسە ئازاردانی میلەت بەسە ئیتر با بەس بێت و وەرنەوە سەر ڕێگە ڕاستەکەی خۆتان چونکە ئەم ئەزمونە بە خوێن و بازوو بە ماندووبوونی کۆمەڵانی خەڵکی کوردستان دروست بووە و دیسانەوە مەیەنەوە بە ئاوا و با ئاش بەتاڵێک و نسکۆ و گێم ئۆڤەرێکی تر دروست نەبێت لە کوردستان زۆر باش زۆر سپاس بۆ بەڕێز ڕێوار محەممەد ئەندامی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی سپاس بۆی کە لەگەڵمان ناویشت بنرانی عزیز پاش ناوبڕێک دێنەوە لاتان تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ساردخانەی چوارقورنا بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە
ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگە پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان 4 قورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی 4 قورنە. سۆزی دایک بەهێزمان دەکات. دوای پێکەنین و گریان شیری ئەپتلۆن ئارامبەخشە. بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت، شیری ئەپتلۆنی هۆڵندی بەکاربێنە. شیری ئەپتیلۆن لە تەمەنی 1 ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت. ئێستا توانە و هزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەپتیلۆنی هۆڵندی. شیری ئەپتیلۆن ڕاستەوخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت. ئەپتیلۆن باشترین شیری سەردەم. نەوڕاست خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو. نەوڕاست خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازان دەچین لای بڕگەی یا دەوری بزانین ئەو ڕووداوە مێژوانە چین کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ڕوویان داوە پێکەوە بینەری دەبین. شەشی پێنجی ساڵی 680 کۆشی دوایی معاویەی کوڕی ئەبوو سوفیان سەرۆک و دامەزرێنەری دەوڵەتی ئەمەویەکان لە شاری دیمەشقی پایتەختی سووریا. معاویەی کوڕی ئەبوو سوفیان بە یەکێک لە بەهێزترین دەسەڵاتدارانی ئیسلامی دادەنرێت و زۆرترین خاک و جوگرافیای وڵاتانی نەیاری خستۆتە سەر قەڵەمڕەوی ئیسلامیەوە و بۆ یەکەمین جار جەنگی دەریال لە ئیسلامدا ناوبراودای هێناوە و سەرکەوتنیشی تێدا بەدەستهێنا. معاویەی کوڕی ئەبوو سوفیان بە هەڵوەشێنەرەوەی سیستەمی خلافەت و شورا لە مێژووی ئیسلام و داهێنانی سیستەمی پشتاوپشت دادەنرێت. هاوڵێکی بەڕێزی پێغەمبەری پێشەوا بووە و جێدەستی بە مێژوو کەلەپور و شارستانەتی ئیسلامیەوە دیارە. توانیوەتی لە سەردەمی خۆیدا دەستدرێژی ڕۆم و فارسەکان بوەسێنێت. ساڵی چلی کۆچی دوای ململانەیەکی زۆر حەسەنی کوڕی عەلی ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێت وازی لە خلافەت هێنا بۆ معاویەی کوڕی ئەبوو سوفیان بەو مەرجەی دوای خۆی دەسەڵات بگێڕێتەوە بۆ شورا، بەڵام معاویەی کوڕی ئەبوو سوفیان دەسەڵاتی بەخشی بە یەزیدی کوڕی. شەشی پێنجی ساڵی 875 کۆچی دوایی زانا و فەرموودەوانی گەورەی ئیسلامی ئیمامی موسلیم لە شاری نەیشابووری ئێران. ئیمامی موسلیم بە دووەم کەسایەتی کاریگەری بواری فەرموودەدا دەنرێت و فەرموودەکانی لە ئاسێکی بەرزی ڕازگۆیی و متمانەدان لە دوای فەرموودەکانی ئیمامی بوخاریەوە. هەروەها دانەری کتێبی بەناوبانگی سەحیحی ئیمامی موسلیمە. شەشی پێنجی ساڵی 1991 شەهیدبوونی فەرماندە و پێشمەرگەی هەڵکەوتووی ڕابوونی ئیسلامی مامۆستا جەمال ئەحمەد شارباژێڕی بەرپرسی مەڵبەندی سێی ئەو کاتی بزوتنەوەی ئیسلامی. جەنابی مامۆستا جەمال ئەحمەد کەسایەتێکی کاریگەر و هەڵکەوتوو بووە، دژی ڕژێمی بەعس و ستەمکارانی کوردستان جەنگاوە. لە هەر شوێنێک ئەرکی هەبوو بێت خەڵکی ئەو شوێنەی هۆشیارکردوونەتەوە بەرامبەر بە ئیسلام و نەتەوەکەیان. لە سەرپێخستنی ڕابوونی ئیسلامیدا جێدەستی دیار بوو. لە ڕاپەڕێنی بەهاری ساڵی 1992دا پێشڕەوی مجاهیدان و جەماوەر بووە بۆ ڕاماڵینی دەستگاکانی حیزبی بەعس لە کوردستان. تێدەپەڕێ قەیرانی داراییمان هەیە، قەیرانی کێشەی پەیوەندیەکانمان هەیە لەگەڵ عێراق و کۆمەڵێک قەیرانمان هەیە، لە قەیرانی موسەمان هەیە، موسەی هاوڵاتیان، ژیانی گوزەرانی هاوڵاتیانمان هەیە. پێویستە پەرلەمانی کوردستان لەم بارودۆخەدا
خەم لەم قەیرانانە بخوا و ئەم کێشانە چارەسەر بکە بۆیە داوامە لێکردووە کە تەرکیز بخاتە سەر چارەسەرکردنی ئەو قەیرانانە نەک پەرلەمانی کوردستان بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان خۆی ئەویش دیسانە کە قەیرانێککە دروستکە و درزێک بخاتە نێوان فراکسیۆنەکان و لایەنە سیاسەکانی پەرلەمانی کوردستان ئێمە داوامان کردو بەڕاستی بە هیچ شێوەیەکی و بابەتی پارێزبەندی هیچ پەرلەمانتارێک بۆ هیچ دانیشتێکی پەرلەمانەوە چونکە بەڕاستی ئەوە مانای بێدەنگکردنی پەرلەمانتارە و پەرلەمانتار کە نوێنەری خەڵکە پێویستە قسەی خەڵک بگەێنێ معانات و ئێشوژانی خەڵک بگەێنێ و بەرگری لە مافەکانی خەڵک بکە ئەمە مانای بەڕاستی بێدەنگکردنێتیە ئەگەر باسی مادەی 24 دەکرد لە پەیڕەوی نێوخۆی پەرلەمانی کوردستان پەرلەمانتار ئازادە لە قسەکردن و لە ڕادەربڕین و لە گەیاندنی معانات و کێشەکانی خەڵک و تەنها لە کاتی تاوانێکی کەتندا پارێزبەندی لێوەردەگیرێتەوە نەک لە هەر جۆر سکاڵایە کە بکرێ و یەکسەر داوای دابردنی پارێزبەندی لە پەرلەمانتاری کوردستان بکرێتەوە. وەڵام ئەمە بێگومان دژینی و دژی لابردنی پارێزبەندی سەر هەر پەرلەمانتارێکین و ئێمە نەکرد ئێمە دیار ئەو حەوت فراکسیۆنێک کە ئەم ڕواژومان کرد دژی ئەم پرۆسەیەن ئەگەر بەیانی بخێتە بەرنامەی کارەوە. سوپاس. دەستان خۆش. بەڵێبینەرانی عزیز دەچینە لای بابەتی چارەسەرە سروشتیەکان. ئەمڕۆ سێڕۆکی تایبەتمان بۆ ئامادە کردوون لەوەی کە قسە لەسەرم سێڕۆکە دەکەین بزانین سوود و کاریگەریەکانی چین بە تایبەتی بۆ چه جۆرە نەخۆشیەک چاکن کەویش تاڵیشک چەقچەقە چاوبازە کە سێڕۆکن ڕەنگە زۆرێک لە هاوڵاتیان بە تایبەتی ئەوانەی کە لە لادیەکان لە گوندەکانە زیاتر نیشتەجێن باشتر دەیناسن بۆ قسەکردن لەسەر سوود و کاریگەریەکانی ئەم سێڕۆکەش میوانداری زۆر بەڕێز دکتۆر جەلال سەیدکەریمان کردووە سەر تەبێژی کۆمەڵی ڕۆکناسانی کوردستان کە دکتۆر زۆر سپاس بۆ دەرفەتە یا خۆ بەخێر بێتی. ئەم سێڕۆکە چاوبازەڵە چاوبازە چەقچەقە تاڵیشک لەکوێ ئەڕوێ چۆن دەستمان کێوە سوود و کاریگەریەکانی. بەڵێ سەرەتا بەناوی خۆی گەورە ئەم سێڕۆکەی کە ئەمڕۆ هێناومانە بۆ ئێرە هیچێکن لەو ڕۆکە خۆڕستکانەی کە لە کوردستان بە شێوەیەکی بەرچاو و بە زۆری لە دەشت و دەر و تەنانەت لە ناو ماڵەکانیشە واتە بە شێوەیەکی خۆڕسک دەڕوێن تا ئێستا بیر لێو نەکراوەتەوە کە بە دەستنێش واتە بە چاندن بچێندرێن تا ئێستا بە خۆڕسک دەڕوێن بەڵام زۆریشە لە دەوروبەرمانە زۆرە جیاوازی ئێمە و شوێنانی تر یان وڵاتانی تر ئەوەیە کە لێ وڵاتانی تر سوودی لێ بینراوە بۆ کەرتی پیشەسازی دەرمان بە تایبەتی وڵاتە ڕۆژهەڵاتیەکان وەکو ئێران، هیندستان، وڵاتی چین، وڵاتانی تر و هەندێک لە وڵاتانی ئەوروپیش بە تایبەتی ئەڵمانیا سوودی زۆریان لەم ڕۆکانە وەرگرتووە بۆ پیشەسازی دەرمان. لەبەرەوەی هەرێکی لەم ڕۆکانە کە ئێمە ئێستا هێناومانە بۆ ئێرە بۆ منە ئەمە تاڵیشکەیە. تاڵیشکە ئەمە ئێستا تۆزە گوڵەکەی تاهێنامانەوە سیز بۆ گوڵێکی زەر دەگرێ یان بۆ نمونە چەقچەقەش گوڵێکی مۆرەگرێ ئێستا شەر سیز بۆ تۆ ئەمە لەگەڵ چاوبازە دیارە زۆرە لە بینی لە نێوان ماڵەکانە هەیە ئێستا لە سەر قەبرانەکان لە زۆربەی شوێنەکان چاوبازەش هەیە ئێستا ئەم ڕۆکانە هەرسێکیان ئەتوانین بڵین چەند سیفەتێکیان هەیە ئەوەیە کە ڕۆکی پزیشکی پێوترێ میدیسنال پلانتس النەباتاتە طبیە واتە ئەم ڕۆکە لەگەڵ ڕۆکێکی تری سەوزە و میوەیە کای خۆی جیاوازەکەی وەیە کە تۆ با بڵین بە شێوازێکی زانستی بەکار بێت لە کارگەیەک یان بە شێوازێکی شارەزایی بەکار بێت کاریگەری دەرمانی بەجێرە لەسەر لاشەمان کاریگەری دەرمانی بەجێ هەڵێ واتە دەکرێت چڕ بکرێتەوە مادە چالاکەکانی ناوی بە شێوەی دەرمان بەکار بێت و ئەم سیانەشمان بۆیە بەیەکەوە هێناوە لە بۆ بەرنامەکەی جەنابتان لەبەرەوەی هەرسێکیان لە یەک سیفەتا مشتەرەکن جگەلەوەی کە ڕۆکی پزیشکین هەرسێکیان بۆ ڕۆک ینی بۆ نەخۆشەکانی جگەر بەکاردێن ئەو نەخۆشانی جگەر ئێمە ئەزانین جگەر تووشی چەندین کەم و کورتی و نەخۆشی و هەوکردن ئەبێ هەر لە
هاوکردنێکی ئاساییەوە هەتا ئاگاتە شێرپەنجەی جگەر. ئەم ڕووەکانە ئەتوانین بڵین بۆ نمونە تاڵیشکە ڕێگەکەی بە تایبەتی هیچێکە لەو ڕووەکانی کە لەش بەگشتی وە جگەر بە تایبەتی پاکە کاتەوە لە ژەهرەکان و پاشماوەی دەرمانەکان و پاشماوەی خۆراکەکان کە بە تایبەتی خۆراکی ئەم ڕۆکە زۆر تەندروست نییە، معلەبات و قوتوبەندی کراوەتە ناو خۆراکەکانمانەوە. یان بۆ نمونە چەقچەقە بگرین کە تاڵیشکە پێوترێ تەرخەشقۆن بە عەرەبی، بە ئینگلیزیەکەشی داندلیۆن، چەقچەقەکەش کە بە عەرەبی پێوترێ هندبا و بە ئینگلیزیەکەشی شیکۆری یان چیکۆریشی پێوترێ، و چاوبازەکەش کە بە عەرەبی شەوکەل مبارەکی پێوترێ یان شەجەرەت مەریەم، و بە ئینگلیزیەکەشی میلک ثێستڵ شەوکەت مەریەم. بۆچی پێ دەڵێن شەوکەت مەریەم؟ لەوانەیە لە سەردەمانی پێشووە بە شێوازێکی با بڵین بە چاوێکی پیرۆزە و سەویریان کردبێت، یان بۆ نمونە لە هەندێک کتێبی کۆنا ئەڵێ لە دەوروبەری با بڵین مەریەمە عەلەیهە سەلام ڕواوە لەو کاتی کە لی بووە خەڵوەتی کردووە عیبادەتی خوای گەورەی کردووە لەو شوێنە هەبووە شەوکەت مەریەم. میلک ثێستڵ یان شەوکەت الحەلیبیشی پێوترێ لە ناو ئینگلیزیەکەیە چونکە کە ئەیشکێنیت شیرێکی لێ دەرەچێت. ئەمە وەکو ناوەکانیان، بەڵام هەرسێکیان لەو خاڵەیە هاوبەشن کە سۆدێکی یەکجار زۆریان هەیە بۆ نەخۆشەکانی جگەر. بەستەرە گەربینە سەریان بەڵێ لەمەوە دەست پێ بکەین بۆ نمونە سوود و کاریگەریەکانی ئایا تەنها جگەرە شێوازی بەکارهێنەکانی وایە هاوڵاتیەکی ئاسایی کە لە تەنیشت ماڵەکەیە ئەمە ڕواوە ئەتوانێت بەکاری بێنێ؟ بەڵێ طبعاً بۆ منە گەرواسی تاڵیشکە بکەین. تاڵیشکە ئەمە با بڵین ڕۆکی تاڵیشکەیە ئەوەیە کە لە پاییزە کە تۆزە پیرە بێت پێوترن پەپوو لە پاییزە. ئەم با بڵین هینێکە کاتی تر وەکو پەپولێ لێوی دەرەچێ و ئەڕوا بەدەم بای پاییزەوە. ئەمە گەڵاکانی گەڵا و گوڵەکەی تایبەتە بۆ نەخۆشەکانی گورچیلە، بە تایبەتی پێوترە دیوریتیک یعنی مدەڕڕ واتە میزپێکەرە بۆ ئەو کەسانی کە فشاری خوێنیان بەرزە زۆر کاریگەرە، بۆ کەسانی کە هەوکردنێکی گورچیلە و میزڵدانیان هەیە زۆر کاریگەرە، لەبەرەوەی کارە کات لەسەر بەتاڵکردنەوەی کۆئەندامی میز و میزەڕۆ بە تایبەتی گورچیلە و میزڵدان و بۆری میز لەو میزەی کە تایەتی و لەو هەوکردن و لەو ڕەمڵە و هەندێک جار بەردیش ئەگەر هەبێت ئەوەش ڕاماڵێ. ئەمە وەکو سوودی گشتەکەی، بەڵام ئایا چۆن بەکاری بێنین ئەمە زۆر گرنگە. ئێمە ناکرێت ئەگەر ڕۆیچێک پزیشکیش بێ ناکرێت لە خۆمانەوە بەکاری بێنین، چکە تۆمە بەهاراتێک نییە بڵێ من بۆ تام و چێشێکە منە خۆراکێکەوە ئەگەر زۆر تون بوو نایخۆم ئەگەر بۆم خۆرائی خۆم. ئەمە ڕۆکێکی پزیشکیە، ئەسڵ وایە لە ڕۆکی پزیشکیە کە ئەم ڕۆکانە بەدەست کارگە و کارخانەکانی دەرمانەوە بن. ئەتر ئایا دەوڵەت بێ یان کەرتی تایبەت بێ، ئەسڵ وایە کە ئەم ڕۆکە پزیشکیانە دەستێکی زانستی لە پشتەوە بێت ئیداری بکات. و کۆمەڵەکەی ئێمەش خۆشبەختانە خەڵکانێکی زۆری تایە کە شارەزانی لە دەرمانی جاییە، ئەندامەکانی ئێمە کە شارەزایەکی باشان هەیە ئەزمونێکیان هەیە، هەندێک ئەزمونیان لە باوباپیرە بۆ ماوەتۆ لە کتێب و سەرچاوەکانە کە ئەڵێ بۆ منە تاڵیشکە بۆ باشە چەقچەقە بۆ باشە وەکو ئەزمون کارمانتیا کردووە، بەڵام زۆربەی ئەندامەکان خولی زانستیان بینیوە لەسەر دەستی کەسانی پسپۆڕ و شارەزا کە بتوانن چۆن ئەم ڕۆکە بە شێوەیەکی زانستی بەکاربێنن. کەواتە ئەبێ یان کارگە و کارخانەیەک دەرمانی لێ دروستکە یان کەسێکی شارەزا و بە ئەزمون بێت دەرمانێکی لێ دروستکە بۆ ئەو نەخۆشانە بەکاربێت. بەڵام کوڵاندن و بە و شازان نابێت خۆی ئەبێت، بەڵام ئێمە ئێستا باسی واکەین، ئێمە بۆی لێرە ئامادەین بۆی کە سوود بە هاوڵاتی بگەێنین. ینی دەکرێت هەتاوەکو ئەڵێ هەتاوەکو با بڵین یاسایەکی بۆ دەرەچی یاخود تا ڕێکە خرێت تا کارگەیەکە بێت بۆ دەرمانی جای لە کوردستانە دەکرێت بۆ شێوازە بەکاربێ، بەڵام ئەوە شێوازێکی ستاندار نییە. بۆ نمونە ئەم ڕۆکە وشک دەکرێتەوە لە سێبەرە کە وشک کرایەوە دەتواندرێت ڕۆژانە 3 گرام بەیانی نیۆرۆ ئێوارە گرامێکی تر بزانە گرامێک چەند گڵۆگڵایەکە کات چکە کە وشکەوە بوو چێشی سووکە بێت بە وشک کراوی کە لە سێبەرا وشک کراوەیە دەتواندرێت ڕۆژانە 3 جار جاری گرامێک بکرێتە ناو قۆریەکەوە بەداخی ئاوی تابی وەکو چاویلێنان پێوتە دیڤیوژن یان بە ئینگلیزی یان پێوترێت نەقیع بە عەرەبی دەمکردن بە کوردی پەتێکە خۆمان دەمکردنە، چکە گوڵ و گەڵان ناسکە نابێ بکوڵێندرێ. ئاوێکە کوڵێنین دواتر
چەند گڵایەک و چەند گوڵێکی ئەمەی تەیەکینە تاوەکو دەمەکێشێ یەک گرامی تەیەکینە تاوەکو دەمەکێشێ کە دەمی کێشا ئەیخویتەوە ڕۆژی سێ جار جاری پرداخی لەو ئاوە بخورەوە بۆ نەخۆشەکانی گورچیلە بۆ نەخۆشەکانی جگەر کە باسی سەرەکیمانە سوودێکی یەکجار زۆری هەیە بەڵام باشتر وایە ئەم مۆک ڕۆشنبیریی گەشتێمە باسی بکەین باشتر وایە لەژێر چاودێری کەسێکی شارەزایە بەکاربێ ئەگەر ڕێگەکەی بوو وەلو ئێمە لەگەڵ دەرهێنانی ڕێگانین لەبەرەوەی حیف ئەمڕۆکە پزیشکە دەگمەنانە خەڵک بە ڕێگەوە دەری بێنێ و دواتر ڕێژەکەی کەم بێتەوە لە کوردستانە ئەگەر با بڵین هیچە لە سوودەکانی ئەوەیە کە حکوومەتی هەرێم بۆ منە ئەگەر پرۆژە یاسایەکێ لە با بڵین ڕێنماییە لە وەزارەتی تەندروستی کە ڕێگە ئەدات بە دامەزراندنی کارگەی دەرمانی جایی ڕاستیەوە هەواڵێکی خۆشە ینی ئەو کاتە کارگەکان ناچن ڕۆکی کەژوچیوەکان بێنن ئەو کاتە ئەو کارگەیە ناچارە کە خۆی کێڵگەیەکی هەبێ و ئەم ڕۆکە بەرێت بە تۆ بە شەتڵە بە قەڵم بە هەر شتێکە پێویستە بڕات کێڵگەیەکی هەبێ بۆ خۆی ئەم ڕۆکە بچێنێ و بەروبوومەکەشی بکە بە دەرمان بەڵام لە ئێستاە کە وتمان ڕێنماییەک نییە بەداخەوە بەم شێوازە بەکاردی بە شێوەی چایلێنان بە شێوەی چایلێنان ڕۆژی سێ پرداخ لە ئاوکەی بخورێتەوە ئەگەر گڵاو گوڵەکەی بوو بۆ نەخۆشەکانی گورچیلە زۆر بەسوودە مدەڕیڕە ئەمەی کە باسەکەین تەبعانەمە توێژینەوەی زانستی لەسەر کراوە و سەرچاوە زانستیەکان پێمان دەڵێن کە بەم شێوازە بەکاردێ خۆشبەختانە پزیشکی ملی کوردەواریش باو باپیرانیشمان هەروە بەکارهێناوە ئەتوانین بڵێن ئەگەر چارەسەرەکانی ئێستا کە لە دەرمانە پێشکەوتوەکان کە دروست دەکرێن ئایا ئەمانش سوودیان لەمانە وەرگرتووە لە شەریکە زەبەلاحەکان کاتێککە دەرمانەکان بەکارێنن خۆی بە دڵنیاییەوە تەنانەت ئەم پەتایی کە لەم فتری پێشوە با بڵین هەرایەکی زۆری ناوەتەوە لە جیهانە ئێسش بەردەوامە ئەو دەرمانەی کە باس دەکرێت ئەویش هەر کە وتیان دەرمانێک دۆزراوەوە یاخود دەرمانێکی ئینتاجەکەی لە سلێمانی لە فلان شوێن ئەوەش هەر ئەسڵەکەی جاییە هەر ئەسڵەکەی جاییە من لە کاتی ئەم کێشەی با بڵین ڤایرۆسی کۆرۆنایە لە پیجێکەوە لە سایتێکەوە کە با بڵین ڕێنامەیەکم داونلۆد کرد ڕێنامەیانی وەک بڵی خاریتە تەریقێک نەخشە ڕێگایەکم داونلۆد کرد هین زانکۆیەکی چینیەکان بوو چینی بوو باسی ئەو ڕێکارانە کات کە وڵاتی چین گرتوێتە بەر بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە لاپەڕەسی حوت و 38 باسی دەرمانە جیاییە کاریگەرەکانە کات بۆ کەمکردنەوەی کاریگەری ڤایرۆسی کۆرۆنا یعنی با بڵین 50-60 لاپەڕەیە یەکێ لە 2 لاپەڕیان بە تەواوەتی باسی ئەو دەڕووە کە پزیشکیانە ئەکات کە بۆ ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی کۆرۆنا و کۆنتڕۆڵکردنی ڤایرۆسەکە لە چین پەنای بۆ براوە و زانکۆی سلێمانیش ئەمەیان تەرجمە کردەوە بۆ زمانی کوردی دەستیان خۆش بێ کۆمەڵە مامۆستای زانکۆ تەرجمەیان کردو ئەم نەخشە ڕێگایە بۆ زمانی کوردی بەڵام بەداخەوە لە بەشی ڕۆکەکان بەس ناوی زانستی نووسراوە ینی تەرجمە نەکراوە ڕۆکانە لای خۆمان هەن هەندێکیان هەیە هەندێکیان تایبەتە بۆ وڵاتی چین چکەم هەندێک شت هەیە پێوترێ ئیندیمیک هەندێک پێوترێ ئیپیدیمیک ینی هەندێک شت هەیە لە ناوخۆی وڵاتێکە هەیە بڵین پەتایەکە کە بڵاو بۆ بوو بە جیهانی پاندیمیک وانە ئێمە مەبەستمان لە ڤایرۆسەکەی ئەم مستەڵەحانە ئەژینە ڕۆکەکانیش بە هەمان شێوەی پەتاکان ڕۆکێ تەنها لە وڵاتێک ئەڕوێ یان سەرچاوەکەی ئەو وڵاتێ دواتر لە وڵاتێکی تر ڕێنرێت ئەو ڕۆکانی کە لەو ڕێنامەیە باسکراوە دەوری 8 ڕۆکن لانی کەم 4-5 لە کوردستان بوونیان هەیە ئەگە لێرەش نەڕوێ وەکو چۆن دەڵێ زەنجەفیل و دارچینی خۆ لە وڵاتی کوردستانە نییە بەڵام لە وڵاتانێ بەس بەردەوام لە چێشتخانە و شوێنەکانی فرۆشتنە بوونیان هەیە یعنی ئەمە زانکۆی سلێمانی بەدەستخۆشیەوە کە کردویانە بە کوردی لە ناوە زانستیەکانەوە خۆی هێشتوانەتەوە و با بڵین دەکرا ئەو پەڕەیە ئەو دوو لاپەڕەیە گرنگی زیاتری پێ بدرێ لە کوردستان با بزانین ڕۆکانە کە وڵاتی چین بەکارهێناوە بزان چی ڕۆکێکن ناوی زانستیان هەیە ناوە کوردەکەی چییە یان ناوەکی گشتەکەی چییە یان چۆن دەستی خین یان چۆن دەرمانی لێ دروستکەین زۆر باشە کاکتۆر گەربێنەوە سەر ئەمە لەوە کرد کە گرێمێک بکرێتە ناو پەرداخێک ئاو کاتێک کە دەمێنێت بەکاری بێنن چۆن کاریگەریەکەی بزانین بەسەر جەستەمانەوە بەسەر نەخۆشیەکەمانەوە دروستە بێ ئایا چەند ڕۆژی پێدەچێت تا کاریگەریەکە دەرەکەوێت لە جەستەمان ئەوەیە با بڵین خاڵی گرنگ کە پێویستە نەخۆش لە خۆیەوە هیچ با بڵین شتێک تاقی نەکات و بەکاری نێنێ چکە تۆ گەڕۆکەکەش بزانی بۆچی باشە خۆ بێ پزیشکێکی پسپۆر کەسێکی شارەزا هەبێ متابعی تۆ بکە سۆنەرێکت بۆ بکە
فحسێکی با بڵین میزی بۆ بکات بۆ ئەو کەسە بزانێت تۆ ئەو ئیلتیابە ئەو ڕەمڵە ئەو بەردە گەشتۆ بە چێ قۆناغێک کەواتە ئەبێ هەر لایانی پزیشکی لایانی تەندروستی ئەم کەرتەڕێک خا و بێتە ژێرباری ئەوەی کە بەڵێ لە کوردستان دەیان یاخود سەدان ڕۆکی پزیشکیمان هەیە بەسوودن بۆ تەندروستی هاوڵاتیانی خۆمان چۆن ئێستا دوای ئەوەندە ساڵ حکومڕانی گەشتونەتەوە قەنەعەتی کە بێ گرنگی بە بەرهەمی خۆماڵی بدرێ پێویستە ڕێ لە بەرهەمی هاوردە بگیرێت ئەبێ ڕۆژە بگەینەوە قەنەعەتی کە کوردستان پڕە لە ڕۆکی پزیشکی ئەگەر ڕۆکەکانی کوردستان بکرێن بە دەرمان دڵنیاتانەکەمەوە لە پاراستۆلێکەوە تاوەکو دەرمانێکی شێرپەنجە پێویستمان بە هیچ ڕۆکێک بە هیچ دەرمانێک نابێت کە لە دەرەوەی وڵات بمان هاوردە بکرێت لەبەرەوەی ئێستا دێنە سەری لە چاوبازە باسێکین چاوبازە یەکێکە لەو ڕۆکانی کە لەسەر چاوە زانستیە باوەڕ پێکراوەکانە ئەڵێ ئەو کەسانی کە تووشی شێرپەنجە ئەبن دەرمانی کیمیاویان لەگەڵا بەکاردێ ئەگەر بێت و ڕۆکی چاوبازیان لەگەڵا بەکار بێت بۆ بەکار بێت کاریگەری دەرمانە کیمیاویەکە لە سەریان نامێنێ جگەری پاکە بێتەوە لەو ژەهرەی کە لە ڕێی دەرمانەکەەوە چێتە ناو لەشی زۆر باش ئاپشنە سەر ڕۆکێکی دیکەیان چکۆپی کات بە هەرسێکیان باس بکەین ئەمە بابڕین تاڵیشکە بوو کە گڵاو گوڵەکەی بۆ گورچی لە ڕێگەکەشی بۆ جگەر زۆر سوودی هەیە ڕۆکی ترمان هەیە چەقچەقا هەندبائی پێوترێت یان شیکۆری بە ئینگلیزی ناوی علمیەکەشی هەر شیکۆریە ئەمەش لە کوردستان زۆر زۆرە گوڵێکی مۆر ئەگرێت ئەم ڕۆکەش بە هەمان شێوە هەموو بەشەکانی هەر لە گڵاکەی لە گوڵەکەی هەر لە ڕێگەکەی بەکار دێ بۆ پاکردنەوەی جگەر بۆ هەوکردنی جگەر و بۆ نەخۆشیەکانی جگەر ئەوانەی کە بۆ نمونەوەکو ئەڵێ چوری سەرجگەر هەندێک کەس چوری سەرجگەری هەیە ئەمەش بە هەمان شێوە ینی سوود وەردەگرێت ئەو کەسێک کە بەکاری بێنێ لە ڕۆکی چەقچەقا بەو شێوەی کە باسمان کرد بە هەمان شێوە با بڵێن بۆ نمونە چەند گرامێک ئەمەیان سەلامەتترە هەتوانین گرامێک یان 2 گرام لە وشکراوی ئەم ڕۆکە بکرێتە ناو قۆریەکە بکوڵندرێت سێژەمە بخورێ بۆ تەندروستی گشتی لەش سوودی زۆرە بەڵام بە تایبەتی بۆ ئەو نەخۆشیانی کە پەیوەندی بە جگەرەوە هەیە ئێمە ئەزانین یعنی خاڵێکی زۆر گرنگەیە چۆن ئەڵین دڵ گرنگی خۆی هەیە مێشە گرنگی خۆی هەیە یان گەدا یان گورچیلە جگەر گەورەترین ئەندامی لەشە و یەکێک لە زۆرترین فرمانەکانی هەیە یعنی هەندێک لە زانایان ئەڵێن تا ئێستا زۆرترینی فرمانەکانی جگەر نەدۆزراوەوە لە چاو ئەوەی کە زانراوە هەر خۆراکێکی مای خوێن خواردن و خواردنەوەیە کاچێتە با بڵین ئەیهاڕین کاچێتە گەدەوە هەرسی ئەکرێت دواتر لە ڕێخۆڵەکان ئەمژرێت بەشێکی زۆری دێ بۆ جگەر میتابۆلیزمەکەی و دابشکردنەکەی کە ئەم دەرمانە بۆ چۆ بڕوە ئەم خۆراکە بۆ چۆ بڕوە ئەمە ئەندامە بۆ چۆ بڕوە تۆ شتێکە خۆی عیلاجی چاوە عیلاجێکی ترە خۆی بۆ گورچی لێ عیلاجی ترە خۆی بۆ دڵە ئەمە جگەر دواترە بە دابەشەکات ئەگەر ئەمە جگەرمان سست بوو یان چوری لەسەر بوو یان هەوکردنێکی و یان تەمەڵ بوو تۆ کەواتە سوود لە دەرمانەکانی کە زۆر ناگری بۆیە ینی پزیشکانی حەکیمانی کۆن سەرەتا هەر نەخۆشەکە چۆتە لایەن یەکەم پرسیار و توێتی قەبز نیت ئەگەر قەبز بواە گرفت بواە ڕەوانێ کرد لەبەرەوەی تۆ ڕێخۆڵەت دەرمانەکەی من هەڵامژێ من چی لەگەڵ تۆیا بکەم و دواتر کۆمەڵە ڕۆکی وەکو چاوبازە و چەقچەقە و تاڕیشکە و شاتەڕە و ئەمانەی ئەداپی ئەوی بڕۆ ئەمانەش بخۆ بۆی جگەریشی پاک بێتەوە لەو هەموو ژەهرە لەو هەموو چەوریە ئەنج ئەوی دووەرە پێم بڵێ تۆ چیتە بۆی من دەرمانە بۆ بنووسم ئەین بەداخەوە بۆ پزیشکی ئێستاکە یعنی شتەکان خەریکە ببێ بە سەطحی تەنانەت کاریسەیە کە خەریکە ببێ بە ئۆنلاینیش یعنی خەریکە لەوە دەرچێکە تۆ نەخۆشێک بێنی گرنگی پێ بدەی لی بپرسیت یان مرۆڤ وەکو یەکە سیرکەی یەک کۆ ئەندام سیرکەی یعنی بەداخەوە ئێستا تەخەسوس ڕاستە واکات کە پسپۆرمان بۆ دروست بێت بەڵام هیچێک لە زیانەکانی تەخەسوس لە تایبەتمەندی لە پزیشکیە ئەوەیە کە تۆ بۆ نمونە کێشەیەکی بەسیتت هەبێت لە ئەندامێکە ئەگەر ئەو پزیشکە بەڕێزە ئیشی خۆی نەبێ قسەی تیان ناکە ئیشی تیان ناکە لە هەمان کاتە حەکیمی کۆن نەک لە هەموو شتێکی مرۆڤەکە شارەزا بووە مرۆڤەکەی وەکو یەک وەحدە یەکە سیر کردووە بەڵکو چووە ئەم حەکیمە چووە لە کەژووکەوەکان خۆی ڕۆکەکەی هێناوە لێستە بەراوشکی کردوێتەوە
خۆی نەخۆشی بینیوە خۆی عیلاجی یاوەتێ متابعی کردو هەمووی وەک یەکین بووە وەک چۆن نەڵێ شتێکە هاڵێ کە چەند دەستێکی کرد ئەو ئیشە تێکەچ وەکو توێژینەوەیەک ئیشی لەسەر کردووە بەڵێ یعنی بۆ نمونە ئەمە خۆی متابعیم نەخۆشی بە کاملی کردووە جار ڕۆکە پزیشکەکان جیاوازەیەکی تران هەیە لەگەڵ دەرمانی ئەمی کە ئەمڕۆ هەیە دەرمانە کیمیاویەکان ژەوەیە لە یەک ڕووەکە چەندین مادەی چالاکمان هەیە مەمانایەکی تر لە یەک ڕۆک چەندین دەرمان دروست دەکرێت ئەم ڕۆکە ڕێگەکەی بۆ شتێکە گڵاگوڵەکەی بۆ شتێکە ئەم ڕۆکە ئەو گوڵە پەمەیەکانی پەلکە پەمەیەکانی بۆ شتێکە تۆکەی ناوی تۆکی سپی هەیە ئەگە دڕکەکە نەچێ بە دەستمانە ئەم تۆی ناوی ئەمە تۆیەکی ناوی هەیە ئەم تۆوەڕەشە ئەم تۆوەڕەشە ئەمەکە لەگەڵ پەپولەکەی ڕە لە پاییزە ئەمە بۆ شتێکە بێت ئەو گوڵە پەمەیەکەی بۆ شتێکی ترە بێت هەر یەک ڕۆکیشە بەڵام چەندین مادەی چالاکی تایە لە گوڵەکەی مادەیەک چڕەبێتەوە لە گەڵاکەی مادەیەکی تر چڕەبێتەوە لە ڕێگەکە مادەیەکی تر چڕەبێتەوە مادەی چالاک یعنی ئەو مادە کاریگەریەیە کە کاریگەری دەرمانی لەسەر لەشمان بەجێ هێڵێ زۆر باش ئاوێن ئێستەر ئەویان کە گوڵە مریشیان پێدەوت بەڵێ ئەمە کە پێوترێت چاوبازە یان شەوکل مبارەک دڕکە پیرۆزە ئەمە لە زانستی با بڵین دەرمانسازیە باسی وڵاتانی ترەکەین چکە لای خۆمان بەداخەوە خەڵک بەس لە سەرەتای بەهارە لاسکەکەیە کاتەوە ئیخوا و پێشەوەی کە دڕک بک و گوڵ بکە بەزەوە ئاکرێ ئەوەش خۆی سوودی هەیە ئەی سوودی هەیە بەڵام هێشتا مادەی تیا چڕ نەبووە مادەی چالاک ینی وەکو سەوزەیە کە توانین بڵێن سوودی وەکو سەوزەیەکی گشتی بیخۆی ئەجینە سوودە دەرمانی نییە زۆر بەڵام لە وڵاتانی پێشکەوتوو کە تەکنۆلۆژیایان پێشکەوتووە و لە خەمی بەرهەمی ناوخۆی هاوڵاتیانی خۆیانان و لە خەمی ئەوەیان کە خۆبژێوی هاوڵاتیان دابینکەن و لە خەمی تەندروستی هاوڵاتیەکانی خۆیانان دێن ئەم ڕووەکە تۆوەکەی ناوی دەرەکەن لە کارگەکانی دەرمانە مادەیەکی لێ دەرەکەن مادەیەک بە ناوی سلیمارین کە مادەیە کە با بڵێن لە لێرە هەیە لە ناو ڕۆکەیە هەیە ناو تۆوەکەیە هەیە ئەم مادەیە بۆ زۆربەی زۆری نەخۆشیەکانی جگەر ینی لە ڕووی گرنگیەوە لە چەقچەقەش و لە تاڵیچکەش گرنگترە چاوبازە ئەو تۆوەی یعنی ئەگەر لە کوردستانە خەمخۆر هەبوایە ئەوە بەهاتە چەندین با بڵین کارگە و چەندین با بڵین دەستگای گەورە بەس لە خزمەتی ئەم ڕۆکەیە بووە چەندین سنتەری توێژینە بەس لە خزمەتی ئەم ڕۆکەیە بووایە ئەوەندە نەخۆشی چارەسەر ئەکات ئەمە ئەم قسانە بە پێی پشتبەستن بۆ توێژینەوەی کە وڵاتانی زلی وڵاتانی ئەوروپای پێشکەوتو لە کەرتی تەندروستی ئەمانە بەکاردێنن بەڵێ خۆی من کتێبم لایە کتێبەکەی کتێبێکی جیهانیە سەرچاوی زۆرترین ئەو کارخانانەی کە دەرمانی جایی دروستەکەن باسی دەرمانی جایی یەکەم چکە من وەکو خۆم وەکو بایۆلۆجیەک و وەکو شارەزا لە باری دەرمانی جایی و نووسەرێک شارەزاییم هیچ لە دەرمانی کیمیاییە نییە من دەرمانساز نیم بەڵام وەکو کللتور وەکو کەلەپور وەکو مێژوو وەکو سەرچاوە زانستیەکان دەزانم کە ئەم ڕۆکە و سەدان ڕۆکی تر لە کوردستانە بۆ دەرمان بەکەڵکن و ناژڵین خەڵک بچێر کەسەوە بە خۆی بەکاری بێنێ ئەبێ بە دەستێکی زانستی ئەمین بەکار بێت ئەسڵ وایە وتمان حکوومەت بێ و کارگە و کارخانە بێ و سنتەرەکانی توێژینە بێن توێژینە لەسەر بکەن ئەگەر نەکرا پێویستە خەڵکانی تر کە لە بواری جادەرمانیە شارەزاییان هەیە ئەوان بن کاری لەسەر بکەن ئەم ڕۆکە تۆوەکەی دەکرێت بە دەرمان ئەکرێ بە دەرمان ئایا بە قەترە بێ بە حەبوو کەپسول بێ بە هەر شێوازێک بێ هەر لە هەوکردنێکی سادەی جگەرەوە هەر لە کیسی جگەر هەر لە تەنانەت هەوکردنە ڤایرۆسیەکانی جگەریش چکەمە هەوکردمانەی ڤایرۆسی نییە کەسێک جگەری تیابەکە بەس هەمانە ڤایرۆسیە یان تەنانەت لە سەرچاوەیەکە ئەڵێ ئەوەی کە من لامە لەو سەرچاوە گرنگانە ئەڵێ ئەو کەسانەشی کە تووشی شێرپەنجە ئەبن هەر شێرپەنجەیەک بێ و دەرمانی کیمیایی وەرەگرن کۆرسی کیمیایی وەرەگرن و بە تایبەتی شێرپەنجەی جگەر ئەگەر بێت و لەم ڕووەکە دەرمانێک دروست بکرێت لە تۆوەکەی بدرێت بە جورعی تایبەت بە لەژێر چاودێری پزیشکی پسپۆڕی تایبەتە بدرێت بەو نەخۆشانە کاریگەری دەرمانە کیمیاویەکە لەسەریان کەمە بێتەوە یاخود نامێنێ ئەمە بەڕاستی ینی
قسەیەک نییە من لە گریفانی خۆم دەرم هێنابێ ئەمە لە بەهێزترین ئەمە هەندێک لەو شتانی کە ئیشی لەسەرەکەین ینی خۆزگە ئێستا خەڵکانێکی دەرمانساز و خەمخۆر و لە بواری تەندروستی جوان لێمە بواە ینی چەندین با بڵین فارماکۆپۆیا هەیە فارماکۆپۆیا بەو دەستوری ئەدوێل عشبیە دەستوری دەرمانی جاییەکانە بریتانیا هەیەی ئەڵمانیا هەیەی ئەمریکا هەیەی کەنەدا هەیەی ئێران هەیەی وڵاتە گەورەکان چین هەیەی ئەم وڵاتە گەورانە با بڵین دەستوری چۆن دەستور شتێکە لە سەروی یاساوە ینی شتێکە بڕاوەتەوە تەواو بە ئەزمموی خۆیان و بە تۆژینەوە ئەویان بڕانۆتەوە مەجای گفتوگویتیانەما تۆ لەبەر دەرفەتمان نەماوە دوایین ئەمە چۆن بەکاردێت بە زۆر ئەمەش دەتکرێت تۆوەکەی بەجیا بەهاردرێ ڕۆژانە 3 جار بە کەوچکی چا بکڵێندرێت ئەمە تۆوە ڕقابێ بکڵێندرێ لە ناو پەرداخی ئاوا کوڵندرێ و ئاوەکەی خوێتەوە یان لە کارگەیەکە بکرێت ئاوەکەی بگیرێت بۆ نمونە ئاوەکەی ئاوتکەکەی بچیرێت یان بۆ نمونە بکرێتە کەپسولەوە ڕۆژی 3 کەپسولی لێ بخورێ و ئەو کەسانەشی کە لە بواری دەرمانی جاییە شارەزەیان هەیە پێویستە گرنگێکی زۆری پێ بدەن بەڵام لە کۆتاییە من حەزەکەمەوە بڵێم کە نەکەوینە هەڵکەندنی ڕۆکەکان ئەم ڕۆکانە ئێستا من قرتانومە ئەوم قرتانووە نابێ من ڕۆکەکان لە ڕێگە و دەرکەین پێویستە ئەمانە بە با بڵین بە شێوازێکی چاندن بچێندرێن ئەنج بەکاربێن نەک بەم شێوەی کە ئێستا هەیە زۆر باشە دکتۆر جەلال سپاسکەین زۆر سپاس کە میوانی بەرنامەکەمان بووی سپاس بۆ زانیاریەکان ئازان دەچین لای تەورێکی تیکەی بەرنامەکەمان ئەویش دروستکردنی شیرینی و خواردن دەبزانین خاتون نزار نەسرەدین ئەمڕۆ چه خواردنێکی بۆ ئامادەکردوین پێکەوە بینەری دەبین. هەمیشە بە ناوی خۆی گەورە و میهرەبان خۆشحاڵم لەم ئێوارە پیرۆزەی مانگی پیرۆزی ڕەمەزانشتا هاتمەوە خزمەتان بۆ جۆرێکی تر لە خواردن ئەویش ئامادەکردنی شلەی قەیسیە. خۆشەویستان ئامادەکردنی ئەم خواردنە ئەوە نییە بڵێ نازانن بەس تەنها بیرخستنەوەیەکە بۆی ئاگداری سوود و بەها خۆراکیەکانی قەیسی بین. پێکاتەکانی زۆر ئاسانە لە هەموو ماڵەکە ئینشاءالله ئەبێ تەنها ئەمەوێت بیری خۆم و ئێوەش بێنمەوە کە قەیسی بڵێن قەیسی وشکۆکرا و سوودی زیاترە بەها خۆراکی زیاترە لە قەیسی تەڕ وە کۆمەڵێک سوودی هەیە هەر چەندە کاتێکە ئێمە ئەیکوڵێنین هەندێک لە بەها خۆراکیەکان لەدەست ئەدا بەڵام ئەوەش بۆ ڕادێنیە کە ئێمە وازی لێ بێنین و لە خوانەکانمانە نەبێ. یەکێک لە سوودەکانی قەیسی ئەوەیە کە ڤیتامین سی لە پێکاتەیە هەیە. ڤیتامین سیش زۆر گرنگە و ئاسنی تایە مادەی ئاسنی تایە بە سوودە بە ئەو کەسانەی کە کێشەی کەمی مادەی ئاسنیان هەیە و بۆ ئەو کەسانی کەم خوێنن و بۆ ئەو خانمانی کە حامیلەن و حەملیان هەیە زۆر گرنگە بڵێن خۆراکێکە بە سوودە بۆ کۆرپەلەکانیان. خۆشەویستان هیوادارم بتوانن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە زیاتر لە چەند جارێک ئامادەیکەن بە خاتری تامەکەینە گەر حەسان لێ نەبێ بە خاتری بەها خۆراکیەکانی کە زۆر پێویستن و یەکێکی شەلە و خواردنانی کە پێویستن بڵێن بە ئاسانی هەرس ئەکرێ لە ڕێخۆڵە و گەدە و لە گورچیلەکان یعنی بە سوودیشە بۆ گورچیلەکان و یەکێکی شەلە و خۆراکانی چی بە پەڕێ بێ یاخوچی بە وشکۆکراوی بێ کە پێست دەپارێزێ لە چرچی و لۆچی واتە ئەگەر ئێمە بەردەوام بین لەسەر هەندێک خۆراکی تەندروست واتە پێستمان بە گەنجی ئەمێنێتەوە کە بەداخەوە ئێستا ئێمە زیاتر لە خوانەکانمانە گۆشت هەیە و بەتایبەتیش گۆشتی سوور کە من خۆم زۆر لەگەڵ خواردن گۆشتی سوورانیم هەر گۆشتیش ئەخورێ مریش کە ڕەنگە باشتر بێ کە ئەمانە بڵێن کۆمەڵێک نەخۆشی و گرفت زیاد دەکەن بۆ کۆندامی هەرست یعنی ئێمە ئێستا دوور کەوتینەوە لە خواردنی بۆ نمونە ئەم سەوزە و میوە و ئەوانە ئێستا یەکێک لەوانە قەیسی ڕەنگە
خانەوادەی وا هەبێ بە 2 مانگیش بە 3 مانگیش جارێک لێ نەنێیان ڕەنگە هەر کاتێک کە قەیسی تازە هەیە لە بازار قەیسی تەڕ بەس تەنهاوە بەکاربێن کە بیرمان نەچێ قەیزی وشکۆکراو بەها خۆراکیەکانی زیاترە لە قەیسی تەڕ. بەڵە خۆشەویستان هەموو خانمێک هەموو کابانێک دەتوانێت قەیسی ئامادەکە بەس تەنها بیری خۆم و ئێوەشێ هێنمەوە کە ئاگاداری سوودەکانی قەیسی بین. خۆشەویستان من ئێستا کەمێک ڕۆنم گەرم کردووە قەستێکە ئەکەین ناوی زۆر ئاسانە کشمیشم هەیە ئەیشتوانی شەکرەوردە بەکاربێنی بەڵامیانی چ پێویستەکە بۆ ڕادەیە شیرین بێ با شیرین نەبێ کشمیشمانەیە کشمیش خۆی شیرینە و من گۆشتی ئاژەڵیش گۆشتی سووریشم ئامادەیە خۆشایانی کە باسی شلێ قەیسیەکرێ گەر گۆشتی لەگەڵا بێ هەندێک بەلایەنەوە جوانترە و هەندێکیش بەلایەنەوە بە چێشترە. من گۆشتیشم ئامادەیە بەڵام گۆشتەکەم خەریکە بکڵێ. ئێستا قەیسی بەڵێ بەڕێزان ئێستا من قەیسیەکەم کەمە ناو کەمێک ڕۆن پێشتر قەیسەکەم جوان شۆردێتەوە خۆتان زانن هەر خۆراکێکە وشکە ئەکرێتەوە بە تایبەتی لای خۆمان ئەو قەیسی وشکۆکراویان توی وشکۆکراوان هەر خۆراکێکە وشکەکرێتەوە هەر لە بەرخۆر و سەربان و بنت و بندار و ئەو شتانە وشکەکرێتەوە کە بەدەرنیە لە خۆڵ و خاشاک و هەندێک تەپ و تۆز و گژوگیاکە لێوە ئەچێ. قەیسیشێکێکە لەو خۆراکانەی کە زۆر ینی پیسی هەڵ ئەگرێ باشتر وایە کەمێک تقریبا نیم ساعتێک توش ئامادەکردنی لەناو ئاوێکی گەرما بێت تا کەمێک نەرمە بێتەوە تەواوی ئەو شتانەی کە پێوەیەتی لەو شتانی کە پێوەتی پاکە بێتەوە. ئێستا من قەیسەکەم لەسەرە بڵێن قەیسەکە بە کەمێک زەرد بێ هەندێک خوێ چاوەڕێکم هەتاوەکو هەندێک ئەو ڕۆنوشتە لەگەڵ قەیسی و ڕۆنەکە تۆزەگیەک بگرن. هەندێک دەتوانێت کە حەزی لە پیازە پیاز پێش ئەوەی قەیسەکە بکاتە ناو ڕۆنەکەەوە هەندێک پیاز ورد بکە یاخود لە ڕندەی بدا اینجا بیکاتە ناو ڕۆنەکەەوە بەس من حەزم لێ نەبوو پیازم بەکار نێناوە چاوەڕێکم کەمی قەیسەکە لەگەڵ پیازەکە یا زەرد بێ و پاشان هەندێک ئاوی گەرم بکەمە ناو قەیسەکەەوە. گۆشتەکەیشم ئەقڵێ ئەگەر پێت باش بوو بەس تەنها گۆشتەکە بکەرە ناوی ئەگەر حەزی شت لێ بوو ئەتوانی ئاوی گۆشتەکەیش هەر بەکار بهێنی. وتم ئەگەر پێت خۆش بوو زیاتر شیرین بێ ئەتوانی شەکرەوردە بەکار بهێنی بەڵام چ پێویستەکە هەندە شیرین بێ پێم خۆش نییە شیرین بێ کشمیشم هەیە. ئێستا چەندانە کشمیشێکی شەکەمە نایە. ببوون و بەرانی قەیسەکە بەبێ ئەوە ناخۆش بۆنی جەژن دێ ئینشاءڵڵا بتوانن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە زیاد لە چەند جارێک شلەی قەیسی ئامادە بکەن. لە خۆشەویستانی ئێستا قەیسەکە و کشمیشەکە بەیەکەوە لەناو ڕۆنەکە ئامادە بوون تا ڕادێک سوور بوونەوەتەوە هەندێک
ئاوی گەرم پێشراوم کوڵاندۆ هەندی ئاوی گەرمی تێکەم بەڵێ بەڕێزان وەگوتم ئەم بڵێن گۆشتی بۆ زیادکە ئیختیاریانی بە ئارەزوی خۆت گەر پێ خۆشتین گۆشتی بۆ زیاد مەکە من ئێستا گۆشتەکەم هەڵگزاندووە هەندێک پێی خۆشە بڵێن گۆشتەکە بڵێن ئاوی پێوە بێ ئاوی گۆشتەکە بکاتە ناو قەیسەکە بەڵام عنی وا جوانترە گۆشتەکە جوان هەڵکزێ ئەم جۆر و جوان سوور بێتەوە ئاوی گۆشتەکە هەندێک شلەی قەیسەکە تەڵخەکە ینی ئەو ڕەنگ و ڕۆنەقی خۆی لە دەستەیە ئێستا من گۆشتەکەم ئامادەیە ئیکەمە ناوی قەیسەکە بەڵێ بەڕێزان ئێستا شلەی قەیسەکە ئامادەیە وەک ئاماژەم پێکرد سەرەتا ئەمە ئەوە نیە بڵێن هونەرێکی هەیە لە لێنانە یان شتێکی تازەیە شتێکی تازە نییە بەس تەنها بە خاتری سوود و بەها خۆراکەکانی پێم خۆش بووکە شلەی قەیسی ئامادە بکەم من شلەیەکی کەم ئامادە کردووە هەر ئەوەندە بەشی 2 نەفەر بەڵێ خۆشەویستان بەم شێوازە شلەی قەیسەکە ئامادە بووە هیوادارم ئێوەش بتوانن ئامادەی بکەنەوە و پێشکەشی خانەوادە و خێزانتانی بکەن تەنها بە خاتری سوود و بەها خۆراکەکانی خۆی پەروەردگار ڕۆژ و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ بکە بە گەورەی خۆی داوای لێ یەکەین مان بەخشی ڕەمەزان جێمانەیەڵێت هەتاوەکو تەواو لە تەواوی گوناهاکانمان خۆی گەورە خۆشە بێ خۆشحاڵ بووم لە مەڵقەیە لەگەڵتان بووم تاڵقەیەکی تر بە خۆی گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ ماڵتانەوە بەشێک لە چێژی بە ڕۆژووبوون بە تایبەتیەوەی کە لە بیرەوەریەکانمان دەمێنێتەوە بازاڕێکی تایبەتە کە ڕۆژانە دەبێت سەردانی بازار بکەیوە دەنگی دەستفرۆشەکان بە تایبەتی لەسەر عەرەبانە و دوکاندارەکان لە ناویانە شوتی فرۆش و شیرینی فرۆش و شەربەت فرۆشەکان لەوەی کە چۆن ڕۆژانە بازاریان دەبێت گەرمتر ببێت ئەگەرچی بەداخەوە ڕەمەزانی ئەم ساڵ لای خۆمان هەم بەهۆی کۆرۆناوەوە هەم بەهۆی قەیرانی داراییەوە گەرم و گوڕنیە بەڵام بۆ زانینی بزانین دۆخی بازار چۆنە لە سۆران دەچینە لای پەیامنێرمان
ئازاد و مەراوەی. ئازاد سڵاوی خوا لێبێت، ڕۆژ و تەعاتت قوبوڵ بێت. لە بازاڕی سۆران بەگشتی چۆنە و چۆن چی دەگوزارێت؟ تۆ لە بینەرانی بەڕێز بێسن من لە نێو بازاڕی قەزای سۆرانم لە ئێستادا دیارە وەک خۆت ئاماژەت پێدا ڕەمەزانان بازار گەرم و گۆڕ بوو، خەڵکێکی زۆر سەردانی بازار یەکرد بۆ پێداویستەکانی ڕۆژانە. ئەم ساڵیش بازاڕی سۆران هاوڵاتیانی لێ ئەبیندن قەڵەباڵغی هەیە، بەڵام وەک هاوڵاتیانی ناوچەکە ئاماژەی پێدەن وە کاسبکاران بەهۆی ئەو قەیرانە دارایی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە موچە بەسەر فەرمانبەران دابەش نەکراوە، هاوڵاتیان دۆخی ئابوووریان کرابەوە کەمتر ڕوو لە کڕینی شتومەکەکەن لە بازارڕە تەنها و پێداویستیانە ئەکڕن کەوا ڕۆژانە پێداویستی سەرەچین. دۆخی بەگشتی دۆخی ئابووری هاوڵاتیان لە قەیرانێکی سەختدا گوزەرێنن. من بۆ ڕای چەند هاوڵاتیەکتان لە سۆران بۆ وەرەگرم لەسەر دۆخی بازار ئەچمەلای مامۆستا سڵاوت لێبێتن دۆخی هاوڵاتیان لە چاسێکدا حاڵ و گوزەرانیان چۆنە لە ئێستا لە قەزای سۆران؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. تەبیعی بازاری ئەو ساڵ لەگەڵ ڕەمەزانی پارێکە فەرق و جیاوازیەکی یەکجار زۆری هەیە، ئاسمان و ڕێسمانی فەرقە. شکر بۆ خوای باش بوو ئەو تەلبەندی و ئەو پارێزبەندیانەی نێو بازار کەرەنتینەکە سوودکرد کرا و هەر جیراجینە بارودۆخەکەی هاوڵاتیان لەو پەڕی ناخۆشیە، خەڵک بێمەعاشە، بێکارە، بێکاسبیە. ئەمڕۆ حکوومەتی هەرێم بڕیارێکی دا بە کەمکردنەوەی موچەی پڵەبارەکان دەبوایە ساڵێک پێش ئێستا لەگەڵ هاتنی ئەو قەیرانانە ئەو بڕیارە درابە. داواکارین بە زووترین کات حکوومەتی هەرێم چاوەکی لەو خەڵکە فەقیر و هەژار و نەدارەی ڕابێنی ببینی بارودۆخیان ببینی. نازانم چۆنە ینی بارودۆخ لەو پەڕی ناخۆشیە بازار وەکو پێویست نییە. دەبیان ئەگەر مەعاش نێ هاوڵاتیان کڕین و فرۆشتنیان پێ ناکرێت. بازاری ئەو ساڵ لەگەڵ پارێکە جیاوازیەکی یەکجار زۆری هەیە. مامۆستا ئەبینین ئێستا حکوومەت و پەرلەمان خەڵکیان بۆ سەرقاڵ کردووە باس لەوە بکەن پارێزبەندی لەسەر سەنەندان پەرلەمان لابن پێتان وەنی ئەمە خۆتزیینەوەیە لەو بارودۆخە داراییەکەوە هاوڵاتیان تێکوت پێویست نیە حکوومەت چارەسەری قەیرانی دارایی هاوڵاتیان بکات. تەبیعی ئەمڕۆکە هەر کەسێک قسەیەکی خێر بکە خوای پەروەردیگار بیپارێزی. مەسەلەی ئەو هەڵگرتنی پارێزبەندیش لەسەر هەر ئەندام پەرلەمانێکی ئێمە وەکو یاسا سەرمان لێ دەرناچی، بەڵام داواکارین هەر کەسە قسەیەکی خێری لە زار و لە دەم دەربێ با درێخینەکە بیکە. ئەمڕۆ ڕۆژی قسەکردنە، بارودۆخی هاوڵاتیان لەو پەڕی ناخۆشیە، خەڵک کەم دەرامەتە، بێمەعاشە، بێکارە، بێکاسبیە. بۆیە داواکارین حکوومەتی هەرێمی کوردستان بە گوێرەی یاسا چۆنە با یاسا سەروەر بێ بۆ هەمووان وەک خۆی بێ فەرق و جیاوازی. زۆر سپاس دەکەین. بەڵێ کاک جەلالەگەر دەرفەتم پێ بدەیت من ئەچمە لای یەکێک لەم دوکانانەی شیرنەمەنی بزانم بازاری ئەوان چۆنە ئەم ساڵ لەگەڵ ساڵانی ڕابردوو. دیارە لێرە لەم دوکانی شیرنەمەنیە وەچەند هاوڵاتیەکی لەیەکەوە سەرقاڵی کڕینی شیرنەمەنین. ئەچمە لای کاکیاسین سڵاوت لێبێتن بازارتان چۆنە؟ وەڵی بە بەراورد دەگەر ساڵانی ڕابردوو تەوان تاسیری کردووە، تاسیرێکی زۆریشی کردووە. یەکەمیان بەهۆی نەهاتنی موچە، دووەمیشیان بەهۆی ئەو نەخۆشی کۆرۆنا. خەڵک تا چەندە سەردانی بازارەکەن بە تایبەتی تۆ کە دوکانی شیرنەمەنیت هەیە خەڵک تا چەندە ئەم ساڵ شیرنەمەنیەکرێت؟ وەڵی وەکو پێویست نییە وەکو بڵێن ساڵانی ڕابردوو، بەڵام هەمووی لەسەر ئەوەیە کە نەهاتنی موچە بۆتە گیر و گرفت بۆ ئەو خەڵکەی کەوان نێت سەردانی شیرنەمەنی نەکە سەردانی بازار نەکە هەت پێداویستەکانی خۆی جێبەجێ بکە. ئەمەش هەوی دەگەڕێتەوە بۆ یەکەمیان ئاماژەم پێدا موچەیە، دووەمیشیان ئەو نەخۆشی کۆرۆنا ئەو کۆتوبەندێکەوە لەسەر خەڵک کرایە یان بازاریان کۆتوبەند کردووە بە سەعاتیان داناوە مۆڵەتەکە بڵێم لە هەشتی بەیانی تاکو شەشی ئێوارەیان حوتی ئێوارە بەڕاستی لۆ دوکانداری زۆر کەمە لەبەرەوەی ناتوانیت ئەو دوکاندارە ناتوانیت ئەو کرێ و حەقی شاگرد و بۆ کردوون. زۆر باشە، دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ ئازاد و مەراوەیە نەماوە بۆ هیوایی کە بارودۆخی بازار و گوزەرانی هاوڵاتیانیش بگۆڕێت و ڕەمەزان ببێتە هۆکارێک
بۆی کە جارێکی دیکە بەرەکەت بکەێتەوە ناو ماڵ و منداڵ و ژیان و حاڵی خەڵکی. بینەرانی عزیز بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن لەخوای گەورە دەپاڕینەوە ژیانمان پڕ لە بەرەکەت و ئاسوودەیی بکات و لەم بەڵاو موسیبەت و قەیرانانش دەربازمان بێت و ڕەمەزان بێتە بەرەکەتێک بۆ هەموو لایەک تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە میێرەبانتان ئەسپێرین ماڵتان ناوە خواحافیز خواتان لەگەڵ.